کوردەواری کاتی خۆی زۆر جوانگوتویانە تا سەربانت گەورەتر بێ بە فرماڵینت زۆرتر دەبێ. ئەو زەمانە خانوەکان وەکو ئێستا سەقفیان نەبووە، چیمەنتۆ نەبووە، گڵ بووە بۆ ئەوەی کەوا دارەکانی لە ژێرەوە نەشکێن بە تایبەتی لە مەنتیقە کوێستانیەکاندا پێویست بووە کە بەفرەکەی سەری لابەی. جاوتویانە ئینسان تا سەربانەکەی گەورەت بێەوەتە دیارە ماڵەکەی فراوانترە، دیوەخانی گەورەترە، خێزانی زۆرترە، بە دڵنیاییەوە ئەبێ بەفری زۆرتر بماڵێ، زۆرتر ماندوو بێ، زۆرتر ناڕەحەت بێ. تۆ یەک کۆدەیەکی بچووکت هەبێ لەگەڵەوەی خانوێکی گەورەت هەبێ بە فرماڵین دۆکو یەکتر نییە. مەبەستیان لەوە بووە تا ئینسان پێگەی گەورەتر بێ، تا ناسراوتر بێ، تا خاوەن مەسئولیەتتر بێ، تا هەز بە بەرپرسیارەتی بکە، بە دڵنیاییەوە خەم و ئازار و ژانی ژیانیشی زۆرتر دەبێ. ئینسان پێویستە خەم بخوا، زۆر کەس لە خەم لە هیچ مەخۆ، نا، پێویستە خەمخۆر بی بۆ دینەکەت، بۆ ژینەکەت، ئینسانێکی بە هەڵوێست بی. تخوا حیفنی ئینسان خەمی دینەکەی نەخوا، ئەو دینە کە شاخەڵاتی خوای پەروەردگارە ئیسلامەتیە بەڕێزان. یعنی تۆ هیچ خەمێکی ئەم ئیسلامەت نەبێ، هیچ خەمێکی مسلمانانن نەبێ، مسلمانان ئاگر و ئاسنیان بەسەرا بارێت و هیچ بەلاتەوە گرنگ نەبێ بڵێ ئەوە کێشەی من نییە، ئەوە کێشەی وڵاتی من نییە. نا، دینەکەت خوا نەخواستە یاسایەک دەرچێ و دژایەتی دینی ئیسلامی تۆ بێ بڵێ پەیوەندی بە منەوە نییە، هەلانی کەم بە دڵیش ناڕەحەت نەبی، هەر خەم نەخۆی، ناشتی وامان نییە. ئەوە بێ هەڵوێزبوونە لە تۆی ئیماندار ناوەشێتەوە. پێویستە ئینسان خەم بخوا لە ماڵ و منداڵی، ینی خەم خواردن بۆ ئەوەی کەوا گرفتیان هەبوو چارەسەریکەی و ئەگەر نیان بوو سوپاس بۆ خوای گەورە هەوڵ دەی بە پشتیوانی خوا لە گرفت ڕزگاریانکەی لەو هەموو چاڵ و چۆڵەی کە ئامادە کراوە وەکو لوغم چێندراوە بۆ ڕێگای کچەکانمان کوڕەکانمان. هەوڵ بدەی بەویستی خوای پەروەردگار لوغمەکانی ناحەزانی ئیسلام و کوردایەتی و دین و ژین و وڵاتمان پیانان نەتەقێتەوە. ئەمە هەموو خەمی دەوێ. بەخوا دوای ماڵ و منداڵت ئەگەر ئینسانێکی مسلمان و بە ویژدان و ژیر بی ئەبێ خەمی خزمەکانت بێ، خەمی کەسەکانت بێ، خەمی خزمانی خێزانت ماڵە خەزور و خەسوەکانت بێ. یعنی ئەوانە هەمووی خەمی ڕۆژانەی تۆن. ئەبێ گە دۆستێکت هەیە دۆستی ڕاستەقینەی بی، ئەبێ بەشداری خەمەکانی بی، ئەبێ لە ناڕەحەتیەکانیدا تۆش لەگەڵ یا ئاخێک هەڵکێشی بە ئەندازەی ئەوەی توانات هەیە مادی و معنەوی هاوکاری بی و دەستی بگری لەو تنگانەیە ڕزگاری کەی. ئێتە تۆ دۆستێکی تەنها سەرسینی بی دۆستایەتی وانە بێ باشترە.